هەستانگ بە دامەزراندنی ئەو وەرشەیە بۆ ئەوەی خەڵکی فەقیر و کەم دەرەبەند سوودمەند ببیتن. خۆشبەختانە لە دەستە پێشی دامەزراندنی ئەو وەرشەیە تا ئێستا 15 خوڵمان کردیتەوە، زۆر بەشیان بەبێ بەرامبەر بووە بۆ ئەوانەی کەم دەرەمەتن و زۆر بەشیان توانیتیان ببنە خاوەن ئیشی خۆیان، هەرچەندە هەندێکیان کە ڕێگەیان دوور بوو نەدەگەیشتنە ئێرە مەشینەمان بۆ بردنە ماڵەوە و بۆشمان بەستون. ئێستاش خولی 15 بەڕێوە دەست و دواتریش خولی 16. زۆر دەستخۆشی لە مامۆستا ئیبراهیم و مامۆستا ناز دەکەم کە ئەم دەرفەتیان ڕێخست بۆ ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەوەندە ڕۆژەش لێرە دەوام ئەکەین. فێری زۆر شتی جوانیان کردوین، دروومان و بڕینی شتەکان زۆر بە جوانی. لە داهاتوودا حەز دەکەم کەوا بم بە بەروبیرێکی باش. ابرو درین نما برنج یا گره وکی خلقی نحیادره لوکه ابه همی هوالو کسو کارو برانه ابرو تا نهاری ما الحمدلله بر هم ما افصالش گله کی باشه یه برنجی و نوکی سال چوی یعنی ما سالت کردن جهاز لا درکتین جهاز بشکف کی درکتین شول گله کی صنایع خستی برام اگه باش 7 ساله و گیرید وی گویی گلب صنایع ماکینه تو تمام شده ساعته گیری ساعته گیری گیره که برنجی پخش کرد بوده به عمل ابرو کجی زبور عمومی مای جمیله و گفت بجنم خره هورو کوری توت یا هوری حوالینی برادرینی می توتی مای بودری و درست کردی دونو که بین ماله برام اگه باش 7 ساله الحمدلله و سال به سال زیادت گم برنجی It is the music this from Bulgaria and this the person from their band the song is really Från Kuba och spelar lite trumpeta här i Drottninggatan. Musik är allt. Utan musik, livet existerar och man måste göra någonting. Annars leon äter dig.